کەشتی حەنزەڵە گەشتە غەزە. لە کاتێکدا برسێتی لە غەزە ویژدانی مرۆڤایەتی داهەژێنێت، کەشتی حەنزەڵە نزیک دەبێتەوە لە کەناراوەکانی غەزە. ئێستا بەشی هەرە زۆری دانیشتوانی غەزە پێویستیان بە یارمەتیە و دیاردەی لە برسامردنیش لە هەڵکشانی بەردەوامدایە. بەپێی راپۆرتی چاودێران لە غەزە قوتووی یەکشیری منداڵ بە $50 دەست ناکەوێت و ڕۆژانە منداڵانی غەزە لە برسا دەمرن. لە میانێدا بۆ شکاندنی گەماروی سەر غەزە لە سیانزەی ئەمانگەوە کەشتیەک بە 19 چالاکوان و 2 ڕۆژنامەنووسەوە لە ئیتاڵیاوە بەرەو غەزە بەڕێکەوتن و شەوی ڕابردوو گەشتنە نزیک غەزە. کەشتیەکە بە کەشتی حەنزەڵە ناسراوە و لەگەڵ گەیشتنی بە کەناراوەکانی غەزە لەلایەن هێزی دەریایی ئیسرائیلەوە دەستی بەسەرداگیرە. کەشتیەکە سەر بە هیچ وڵاتێک نییە، کەسیش نایپارێزێت، تەنها بریتین لە گروپێک مرۆڤی بەجەرگ و ڕەمزی ویژدانی گڕگرتووی مرۆڤایەتین. هەروەک ناوی حەنزەڵە لە کەسێتی ناو فیلم کارتۆنێکی فەڵەستینی وەرگیراوە کە ساڵانی حەفتاکان ڕەمزی بەرگری فەڵەستینیەکان بووە. مانگی ڕابردووش ئیسرائیل دەستی بەسەر کەشتی مادلین داگرت کە دەیویست پێداویستی مرۆیی بگەێنێتە کەرتی غەزە. ئێستاش دەست بە سەرداگرتنی کەشتی حەنزەڵە و دیمەنی جەستەی وشک هەڵگەڕاوی منداڵانی غەزە هێندەی تر کسپەی لەجگەری مرۆڤایەتی هەستان. قسەی کۆتایی ڤار دەیکات.